کوردێکی شنگالیە یەکێک لە گرنگترین کونسڵخانەکانی عراق لە ئەمریکا بەڕێوە دەبات. دکتۆر سەلوان سنجاری کونسوڵی گشتی عراقە لە لۆس ئەنجلس. قونسڵیامە بەرپرسەش کاروبارن ڕەوەندە عێراقی لە 14 ویلایەتە ئەمریکی ژمارە عێراقیە لەوان 14 ویلایەتە زیاترش 200,000 حتا 250,000 کەسا دژی دڵێرێ. ئامارێکی دروست لەسەر ژمارەی کوردانی ئەمریکا لە بەردەستدا نییە، بەڵام هەزاران کورد لەو 14 ویلایەتەدا دەژین کە دکتۆر سەلوان سنجاری کارەکانی کونسڵخانەکەیان بەڕێوە دەبات. هەندە جارە تەلیفۆنێکیان بۆ من مثلا کاب يعني برادرك هاتیە نزانت مثلا عربی باخبێت تا هەندە جارە ئینگلیزی نزان باخبێت ئەس هەوڵدەم شکلێکی مباشر يعني ئەس هاری کاریاوی بکەم یان گەلک خەڵکی هەی هەر هەستێکت کێتە بنەوەکی ئیمناهیک و ئەو کەسێ ڕێڤەبەریەوی جیت کێت کوردە گەلک جاراژی خو کوردێت مەتێن نەکوردێت عێراقی نەکوردێت باشوورە يعني خەڵکێکی هەیە کوردی باکۆرە ڕۆژ ئاوا گەلەکەت هەیە شوولەکوان هەیە گەل حکومەتێ یان شتێک وسان هەوڵ دەین و هاری کاریەک بوان هەبێت وەکو کوردێک وەکو کەسێکت بێت خزمەتت کەس گەلەکشوان برادرە دەوڵەتی توال بێرینن و نشین هاری کاریەوە. کونسڵخانەی لۆس ئەنجلس کاری ڕەوەندی عراقی لە کۆمەڵێک لە گەورەترین ویلایەتەکانی ئەمریکا دەکات و ڕۆژانە سەدان هاوڵاتی عراقی بۆ نوێکردنەوەی پاسپۆرت و ناسنامەی باری کەسێتی و بەڵگەنامەی لەدایکبوون و کۆچی دوایی سەردانی کونسڵخانەکە دەکەن. ئەس ڕۆژی دوو جار سێ جار تێمە خارلوێرێ سەحکێمێ دەجارە کامێرە سیرکەم خۆ خەڵکێک هەیە بە بێژم ساعتێک بوری الفێری ئەس بینم ئەس ئەکسەران تەلیفۆنت کەم تێمە خار بێژناف کابراە مثلا ئەزت بینمە بە 2 ساعت ڕنیشتێ خارج چێ معاملاوی سیرکێ مثلا یان ئیشکالێک هەیە هەندە جارەوان کابرا مثلا کێماسیەک هەیەت ناسنامە نینە یان تەسوێر نینە هەوڵ دەم کو ئەف تەوجیهە یان بچێت بووان کۆ بشکلێکی باشتر کاری خۆ. وەسیم ڕەجا کریستیانێکی عراقی و جێگری یەکەمی کونسڵی گشتیە. الكل العلاقة مع دكتور سلوان کارکردن لەگەڵ دکتۆر سەلوان بەڕێز کۆنسۆڵی گشتی باشە. کەسێکی لێزانە لە بەڕێوەبردن و لە کارکردن. ئیتر لەسەر ئاسی بەڕێوەبردن یان لەسەر ئاستی کۆنسۆڵی. لە ڕووی دیپلۆماسیەوە پڕە لە وردەکاری، بەڵام لە بواری کۆنسۆڵی پیاوێکە خوێندنەوەی زۆری هەیە و ئەمەش کاردانەوەی لە کارکردن و بەدڵنیاییەوە لە خزمەتکردنی ڕەوەندیش هەیە. سوپاس بۆخوا کاردانەوەی هاوڵاتیانیش زۆر باشە بۆ ئێمە کە پەیوەستە بە کارەکەمانەوە. کونسڵە کوردەکەی کۆنسڵخانەی عراقی لە لۆس ئەنجلس کاروباری کۆنسڵخانەکە وەکو بزنسێک بەڕێوە دەبات و دەڵێت ڕەزامەندی هاوڵاتیانی عراقی لە پێشینەی کارەکانێتی. لەگەڵ هاتنی بۆ کونسڵخانەکە سیستمێکی بۆ سەردانیکەرانی کونسڵخانە عراقیەکە دامەزراندووە و کاروباری بەڕێوەبردننی کونسڵخانەکەی بە شێوەیەکی بەرچاو بۆ هاوڵاتیانی عراقی ئاسان کردووە. ئەمە بارودۆخی هۆڵەکە بوو. ئێمە ئەمڕۆ 210 کارمان تەواو کرد. پەیوەندی کردن و ینی 210 داواکاری. ئەگەر ئەم خزمەت گوزاریە بەردەست نەبووایە ڕەنگە بارودۆخیان وەکو ئەمە بواە لە هۆڵەکە. ینی خۆزگە کاردانەوەیان دەبینی کە کارەکەیان تەواو دەکەین. هەندێک خەڵک هەن کە تەنان دەگرین و سپاسمان دەکەن چونکە هەمویان بە تەمەنن و خانەنیشینی عێراقی بە تەمەنن. زۆربیان لە نەخۆشی دەترسن، زۆربیان تێچویان دەبێت لە ویلایەتەکانی دیکەوە دێن و دەبێت هوتێل بگرن. هەر نەبێت ئەبێت 2 ڕۆژ بمێننەوە. ئەمەش هەمووی خەرجیە لەبەر ئەوە ئەم سیستەمە کارەکەی بۆ ئاسان کردوون. هیلاکی ڕێگا و ترسی نەخۆشی و خەرجی لەسەر هەڵگرتوون. لەبەرەوە هەندێک جار خەڵک بەگریانەوە سپاسمان دەکەن. ماڵپەڕ و سیستمی کونسڵخانەی عراقی لە لۆس ئەنجلس تەنیا بە زمانی ئینگلیزی و عەرەبی بەردەستن، بەڵام ژمارەیەکی بەرچاو کورد لەو 14 ویلایەتەدا کە کونسڵخانەکە کاروباریان بەڕێوە دەبات بە تایبەتی لە کالیفۆرنیا و تەکساس دەژین. کونسڵی گشتی عراقی دەڵێت هەرچەندە لە پلانیاندا هەیە کە خزمەتگوزاری و زانیاریەکان بە زمانی کوردیش پێشکەشی هاوڵاتیانی عراقی لە ئەمریکا بکەن، بەڵام تا ئێستا کونسڵخانەکە نەیتوانیوە ئەو کارە
ئەنجام بدات. حالي حاضر بس أذكر من الوير القنصلية من كاسة وصلينك وشو بكتو بيت فقو هستا كردي همية بس بو جمارات لا جمارة وقت ما دارم قال لك كرداجي بيونديت كر براستي هكا بيوستيك هبو يعني خلقك هي مثلا جدز دا حست كان مثلا طرمي ما ببنا وكردستان يعني مشتك أو هاري كاري يعني لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا عێراق لە واشنگتن دیسی پایتەخت باڵێزخانە و لە ویلایەتی میشیگن و کالیفۆرنیاش دوو کونسڵخانەی گشتی هەیە. ڕۆژعالی زاڵە ڕوودا و لۆس ئەنجلس.